تەوەرێکمان هەیە تایبەتە بە مناڵانی ئازیز بەڵام زۆر پەیوەندی بە دایک و باوکانی شەوە هەیە باز لە شێوازی ڕێخستنی سیستمی خواردنەکەین بۆ مناڵەکانمان ئێمە چۆن بتوانین سیستمێکی خواردنی گونجاو دابنین بۆ مناڵەکانمان ئەمە پەیوەندی بەکیەوە هەیە ڕۆڵی دایک و باوک لەم نێوەندایە چۆنە هەروەها باسێکیش لەوە بکەین لە چ تەمەنێک و مناڵ ئاساییە خۆی بەدەستی خۆی نان بخوات ئەو خواردنانە ئەو سەوزە و میوانەی کە گرنگ بێت بۆ مناڵ کامانن چونکە ڕەنگە زۆر کات ئاری مناڵ کێشی ئەوەی هەبێ ئەو بابەتانی کە زۆر بەسوودە بووی ئەو خواردانی کە زۆر بەسوودە ئەگەر چی بە شێوازێکی زۆر جوانی ژوویدانی بەڵام ڕەنگە بەکاری نێنێت و نەیخوات با بزانین ئەمە پەیوەندی بەچێوە چۆن میوەکان سەوزەکان بەگشتی خۆشەویست بکەین لە لای مناڵەکانمان بۆ ئەوی بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرگین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی مانداری زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم خەسرە و جافمان کردو کە بەڕێزیان ڕاوێژکاری نەخۆشیەکانی منداڵانن سەرچاوم خێراتی بژیت دکتۆر جارێ سەرەتا پێمان بڵێ مناڵ لە چ تەمەنێکەوەیە ئەتوانێت ئیتر وردە وردە دەست بێت بە پێدانی خواردن پێی بڵێ بەناوی خۆی گەورە بێگومان مناڵ کە باسی لە خۆراکی مناڵەکرێ ئەبێ ئێمە لە خەیاڵی خۆمان داینین پێ ئەڵێن خۆراکی هەزار ڕۆژ هەزار ڕۆژ لە یەکەم ڕۆژی دروستبوونی مناڵەوە لە ناو مناڵدانی دایکە هەتا 2 ساڵ ئەکاتە 2 ساڵ و 9 مانگ ئەم فترێ زۆر زۆر گرنگە بۆ مناڵ و ئەبێ مناڵ یعنی لە 100% خواردنەکانی بەسوود بن و هاوسەنگ بن و لەگەڵ تەمەنیا بگونجێ و مناڵ وەڵامێک بۆ پرسیارەکەی بەڕێزت کە نزیک بۆ لە ساڵ یعنی لە 10 مانگ یان زەمانگ ساڵ ئەبێ مناڵ فێر بکرێ کە کەوچکو قاپی بدرێتێ و خۆی بەدەمی خۆیەوە بکە و خواردنێکی بۆ دروست بکرێ بخرێتە بەردەمی بگومان وەکو گەورە ناتوانێت خواردنە وشکەکان بخوا خواردنانەی کە جوینیان کەم ئەوێ و قودانیان ئاسانە وەکو تێکەڵکردنی برنج و شلە بۆ نمونە بخرێتە بەردەمی مناڵەکە و کەوچکی بدرێتێ و فێر بکرێ یعنی ئێمە گەورەترین گیر و گرفتمان مشکلەمان لەگەڵ مناڵان و بەدخۆراکی مناڵان ئەوەیە کە مناڵەکە خۆی فێر ناکرێ خۆی بک بەدەمی خۆیەوە زۆربەی دایکان یا خزمەتکارەکان بە خێوکەرەکان خواردن بە زۆرەکەن بەدەمی مناڵەکەەوە کە ئەمەش تا خۆم نێکم بەدەمی زۆر زۆر هەڵەیە کە مناڵ ئەبێ فێر بکری خۆی بک بەدەمی خۆیەوە و بە توێژینەوەش دەرکەوتووە مناڵ چەند بخوا کە بەدەستی خۆی بخوا ئەمە پێی تێک ناچێ و نابێتە هۆی ژاراوی بوونی بە خواردن نابێتە هۆی ئەوەی کە پێڵن ئۆڤەرفیدینگ ینی زۆر خۆری و تێکچوونی گەدە و هەرس بەڵام ئەگەر بێگوانین ئەگەر کابینی مناڵ لە سێکەوت کاکەوتیەک ئەبا بۆ دەمی ئەوی لەیەکەوێڵین بەخوا تێر نەبوو زۆر هەڵەیە یعنی ئەگەر لە دە کەوچکیش کەوچکێک خۆی کا بەدەمی خۆیەوە زۆر باشترە لەو نۆ کەوچکەی کە دایکە کا بەدەمیەوە کە بەڕاستی ئەمە بە ئیشتیهای تایبەتی پەلەپەل یەک لە سەریەک و بە زۆرێکن بەدەمیە من بینیومە ڕێک هەردوو دەستی مناڵەکە ئەگرن وئجا بە کەوچکەکە ئەکەن بەدەمی مناڵەکە ئەمە بەڕاستی مەتەعزیبە خواردن پێدان نییە مناڵ قەت بەمە گەشە ناکات چکە مناڵ لە کاتێکە کە خواردنی ئەدرێتێ هۆرمۆنی گەشەشی هەیە هۆرمۆنی گەشە لە حاڵەتێکە ئەڕژێ کە مناڵەکە مرتاح بێ ئاسوودە بێ دڵخۆش بێ سترێسی نەبێ ئەو شتانێنی بێ تو کە بە زۆر خواردنێکی بەدەمی ئەو خواردنە قەت بە گیانی ئەو مناڵە ناکەوێ قەت گەشەی پێ ناکە و قەت سوودی نابێ باشە دکتۆر داشێنێن بە دیار ئەم ئایپاد و مۆبایل ئەوە هەر زۆر خراپە ئەمە یعنی ئەڵە بەوە تەکنیکەکەیەکە ئەمە وا ئەکا مناڵەکە بە هیچ شێوەیەک تام و چێژ لە خواردنەکە نەکە کە هۆشی و تەرکیزی و هەمووی لای ئەو شتەیەکە سەیریەکە تەنها وەکو ئەوە وایە خواردنێکی بێتام و بێلەزەت بخوا هەتا ئەوەنەی کە گەدەی پڕ دەبێ و ئیتر هیچ تام و چێژی لێنە خواردنیش ئەگەر تام و چێژی نەبێ سوودیشی نابێ جام بۆیان پرسیارم کرد بۆی هەندێک تەکنیک بە دایک و باوکان بڵێن ئەمڕۆ ئێمە چەند میوەیەکمان هێناوە بۆەوەی دوورکەویتەوە لە بەکارهێنانی ئایپاد و مۆبایل بۆی منداڵەکەت نان بخوا چەند قاپێک و میوەیەکمان هێناوە تۆ توانی بڕۆی باش دەستەکەین بە ڕازانەوەی میوە لە میوە دەستمان ئەبێ ڕۆژانە میوە بخورێت میوە سەرچاوەیەکی سەرەکی ڤیتامین و کانزاکانە
باشە یعنی لەوانەیە مناڵ پرۆتین و کاربوهیدرات و چەوریەکەی لە شیر و لە خواردنی ترەوە دەست بکەوێ بەڵام ڤیتامینەکانی دەست ناکەوێت لە میوەوە نەبێ لەگەڵ ڕیشاڵەکان ئەو ڕیشاڵانەی کە زۆر زەرورن بۆ جوڵانی ڕیخۆڵە بۆ ئەوەی مناڵ قەبز نەبێ بۆ ئەوەی مناڵ ئیشتیهای بکرێتەوە کاتێک کە ڕیخۆڵی بەتاڵە بێ مناڵ ئیشتیهایە کرێتەوە ئارەزوی خواردنی زیادەکە لەبەرەوە میوەکە ئەبەی ڕۆژانە بدرێ بە مناڵ خوڕێ باشە جا شێوازی ڕازانەوەکەی سەلانە شتێکمان بۆ ئاماداکە دواتر وەک تۆ و دادوەرێکیش قەرار بە لەسەری بڵێ ئەم قاپی کە تۆ ڕازاندێتەوە مناڵە گەربی بینە ڕەنگەر خواردنیشی لە بەرچاکەوێت یانەوەتە هەوەکارێکە بۆی کار چکە ڕەنگە وەستانە بێت یاوانێ دکتۆر چەند گرنگە دایک و باوک وەستا بن یعنی نەک وەستا بن ئێستا ئاسانکاری زۆرە بڵێ ینی هەر لە گوگڵا سێرچ بکە بۆ دیزاینی میوە دەیان جۆر لە میوەت ئااتێ بڵێ خۆی ڕازاندنەوەی یعنی شکلی جوانی میوە و پاک و سەرنجی مناڵ ڕاکێشێ زۆر سەرنج ڕاکێشێ بە تایبەتی هەندێ مناڵ هەیە مەیلی بۆ جۆرێک لە میوە هەیە مەسەلەن هەیە حەزی لە سێوە حەزی لە پرتەقاڵە حەزی لە ئەو شتێک کە زۆر حەزی لێتی با مناڵ بیخوا بەڵام گرنگ ئەوەی میوەکانی جۆرا و جۆر بن چونکە هەر جۆرە میوەیەک تۆ بیگری بەشێک لە شتانی تیا کە من باسم کرد هەموو ڤیتامینەکانی تیان نییە با هاوڕێیانمان دەستی لانە و قسەکانی ئەمان بۆ تێکەڵکەن یان بیکەن بە پیکشەران پیکشە بە تۆزە زانیاریشمان وەر ئەڵام ئەم میوانە هەر بۆ خۆمە دەستکێشی ناوێ بۆ خۆمانم نای خۆین خۆشویستان بینەرانی خۆشەویستە و بەس بۆ دیزاینەکەی بەڵامیەوە کە لە ماڵەوە دروستیەکەن لێگومان ئەبێ بە پاکوتەمیسی مناڵ ڕەنگە بڵێ بەڵام دەستکێش مەرج نییە منە دایکە گەردەستی جوان بشوە دەست لە شتی تر نەیە هەتا میوەکە ئامادەکە یا خواردنەکە ئامادەکە زۆر ئاساییە باش تا لانای سا پێم وابێت ئەوەی کەمەنی بینم مۆزی بەکارهێناوە دکتۆر دیارترینە و میوانەی کە منداڵ زۆر گرنگە زۆر گرنگە ئەتوانرێ لە دوای شەژمانگیەوە بدرێ بە مناڵ بە شێوەی جنراوی و کراوی چونکە مناڵ دانی نییە لەو تەمەنەبی کوێ وەکو محەلەبی و تێکەڵ بکرێ بە شێوەیەکی شل قودانی ئاسان بێ بدرێ بە مناڵ نسبەتێکی باش لە پۆتاسیۆمی تایە لە کانزاکانی تایە و ڕیشاڵی تایە بە تایبەتی لێرە سەرنجی دایکان ڕابکێشم بۆ ئەم فەسڵە مۆز زۆر گرنگە بۆ مناڵی سکچوو مناڵە کەسکی بچێت چکە نسبەتێکی باش پۆتاسیۆمی تایە و دەبێتە هۆی ئارامگرتنی هێورکردنەوەی کێشەی نیە ئەگەر مناڵەکە بتوانێت خۆی بیخوا و خۆی ئارەزوی هەبێ بە زۆر نەیدرێتێ بە زۆر نەکرێ بەدەمیەوە یەکێکە لە خواردنە هەرە باشەکان بۆ مناڵێک کە سکچوونی هەبێ دابەتی ئەم فەسڵەکە سکچوون زۆر بڵاوە لەناو مناڵانە بێگومان ئەمە هەر ئەوە نییە مەسەلەن میوەی تر هەیە بۆ نمونە وەکو سێو وەکو پرتەقاڵێک کە زۆر شیرین نەبێ ئێمە زۆر حەزمان لێ نییە خواردنی مناڵ شیرین بێت زیاد دەپێت چونکە ئەو شەکرێکە لە میوەکانە هەیە یا شەکرێک کە مناڵ لە سیەکەوێ ئەیخوا وای لێ ئەکات کە زوو تێر بێت کە زوو ئشتیهای نەمێنێت ناتوانێت بەردەوام بێت لە خواردنەکانی تر ئەوە یەک دوم ئەو شەکرا کە دەبێتە هۆی ئەوەی کە کۆبوونەوەی کالۆریکی زۆر لە لەشی مناڵەکە و قەڵەوبوونی مناڵ زیاد لە پێویست کە ئەمە خراپە بۆ ئێسکە نەرمە بۆ گێڕی ئێسقانەکان بۆ ئەوەی مناڵ دوا بکەوێت لە پێگرتن لە ڕۆیشتن لە هەڵسوکەوتی ڕۆژانەی چالاکیەکانی مناڵکە مەکاتەوە باش دکتۆر هەمیشە لەگەڵ لانەیە دەڵێ ئێمەش خۆمان مناڵمان هەیە دایمەن ئەڵێم باشترین مامۆستای مناڵە بەڵێ یعنی منداڵێکی تر دابنیشێنە بەرامبەر ئەو منداڵی کە نان ناخوا داین وڕکە گرێ نان بخوا بە ئەو نان بخوا ئەم چاوی لەکە یەک جار دوو جار سێ جار یەک تۆ سەبریەوێ دایک ڕایەت ئەمە ڕاستە هەر بەڕاستی وایە زۆرتان کردووە بەڵێ زۆر ڕاستە چکە ئێستا من لە بیرمە ساڵانی نەوەتەکان کە بەدخۆراکی زۆر بڵاو بوو لەبەرەوەی گرانێکی زۆر هەبوو خواردن نەئەکڕا و مەسەرەن گۆشتەمەنی و خواردنەگران بەهاکان کەم بوو بەدخۆراکی لەناو مناڵانە زۆر بوو و شیر گران بوو شیری کوالیتی نزم مەجبور بوون دایک و باوک بیکڕن ڕێکخراوێکە بوو لێرە کاری دەکرد لەسەر لەو بوارایە بواری خۆراکی مناڵان پێوتە ڕێکخراوی پزیشکانی بێسنوور ئاکە فەڕەنسی بوون من لەگەڵیان ئیشمەکرد ئەوانە لە ئەسانچیانە کرد بەرنامەیان هەبوو کە مناڵانی نەخۆشخانەکانیان هەمویان کۆکردەوە لە هۆڵێک هۆڵێکی گەورە و لە بەرچاوی یەکتری
بەچای مناڵەکان خواردنیان ئەدا بەوانەیە کە ئەیان خوارد هەندێکیانتیانە هەبوو ئەشیهای هەبوو ئەی خوارد بەس دەستی نەیەکەوت ئیتر مناڵەکانی تریش سەیریان نەکرد دەستیانە کرد بە خواردن ئەیانوت ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی ئارەزوی خواردنی مناڵ بکرێتەوە بۆ ئەوەی ئیشتیهای بکرێتەوە باشترە لە پێدانی دەرمان و شروب و ئەو مادە کیمیانەی کە گوایە ئیشتیهاکەنەوە لەبەرەوە مناڵ لە مناڵ فێرە بێ مناڵ لە گەورە فێر نابێ یعنی مناڵ لاسایی مناڵە کاتەوە لەبەر ئەو زۆر زۆر گرینگە کاتێک کە مناڵێک زانیت هیچ ڕێگەیەک فایدەی نیە لەگەڵیەوە ئارەزوی خواردنی نییە بێنی لە پاڵ مناڵەکە داینی کە بکەی بەدەمی مناڵەکەەوە دوایش پرسیارەکەی یانێگە مناڵێک هەر ئەوەش استفادەی نەبوو یاتر بەرەو بە خۆراکی ڕاست وەڵام گەشتوی بە چی وڵای من ئەمێ شتێ دروستکەم تۆ ئەگەدار تۆزە دەست بە میوەکانیشەوە بگرە بۆ منیشت بێڵە ڕەوە ئاری یەک سێوم تاسە خەسار کردو لەگەڵ یەک مۆزە خەسارم کردو گەشتی بەچی چەندێک ئەمێ شتێکی جوان دروستکەم زۆرم نەماوە ئێستا ئەمەوە بۆلاتان بەس دکتۆر زۆر کاتەیە ئاواژ میوە ڕازێنیتەوە بۆ مناڵەکە بەڵام هەستەکی مناڵەکە ئیشتیای نییە بۆ خواردنی نایخوا کاتەوە دەرەوە لە دەمی ئەمەیان بێگومان هۆکاری تر هەیە ئێمە ناتوانین بڵین 100% مناڵ هۆکارەکەی ئەوەیە کە مەسەلەن ئیشتیهای خواردنی نییە کە هەر هیچ هۆکارێک نییە بێگومان هەموو هەوکردنەکان ئیلتیهابات بوونی ڤایرۆس بەکتریا لە خوێنی مناڵە لە کۆئەندامی میز و میزەڕۆک لە هەوکردنی ئاڵوەکان لەو زەتێنەکان ئەو ئیلتیهاباتانی کە مناڵ تووشی ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئارەزوی خواردن ئارەزوی خواردنی نامێنێ ئەمە یەک دووەم بەدخۆراکی ینی مناڵ هەیە لەشی ڕاهاتووە لەگەڵ ئەو نەخواردنە سا گەورەی وایە تۆ خۆت ڕابێنە لەگەڵ خواردنێکا کە بۆ ماوەیەکی دوور و درێژ نەیخۆی دوای زۆر لە لات ئاسایی ئەبێت ئەو خواردنە هەربیرشی لێ ناکەیتەوە ڕاستە ئەویش وایە مناڵ وایە کە لەشی ڕاهات بۆچی باسی ئەو 1000 ڕۆژەم کرد ئەو 1000 ڕۆژە زۆر گرنگە کە مناڵ لەگەڵ خواردنی هاوسەنگە خواردنی متەوازن فێر بکرێ کە دوو جۆر ئێمە خواردنی سەرەکیمان هەیە خواردنی بنچینەی خواردنی تەواوکەر خواردنی بنچینەی بۆ مناڵ هەتاکو 2 ساڵی شیرە مناڵە بێ شیر بخوا بێتە شیری دایک بێ یا شیری قوتو بێت تەوان دایک باشترە لەگەڵ خواردنی تەواوکرد کە بریتین لەو شتانە بریتین لە میوە بریتە لە سیریلاک لە دانەوێڵەکان لە شۆرباکان لە سەوزەکان لە بیرمان نەچێ ئەوانە زۆر زۆر گرنگن بۆ مناڵ باشە دکتۆر منداڵ ئەگەر هاتوو باست کردوت دەگەر هەر نەیخوارد پشکینینەکەیە دەری بەڵێ بێگومان بێگومان ستا دەرکەوتووە بۆ نمونە کەمی مادەی ئاسن بۆ نمونەورە هەیە بەڵێ بەڵێ ڤیتامین دی کەمە مادەی ئاسنی کەمە زینکی کەمە ئەوانە ئەم کانزایانە دەرکەوتووە کە ڕۆڵیان هەیە لە ئەوەی کە مناڵ ئارەزوی خواردنی کەم بێتەوە و ئەبێ ئەمانە ڕاست بکرێنەوە و ئاسانیش ڕاستکردنەوەیان پێیان ئەدرێت بە شێوەی قەترە بە شێوەی شروب سیرەکە یەکسەر ئارزوی مناڵەکە ئەگۆڕێ مناڵەکە تەبیعەتی گۆڕێ بۆ بە تایبەتی مادەی ئاسن کە زۆر زۆر گرینگە لە دوای شەژمانگیەوە لە هەندێک وڵات بە شێوەیەکی ڕۆتینی ئەدرێ بە مناڵ بۆ نمونە لە کۆماری ئیسلامی ئێران لە ئێران هەموو مناڵێک کەرگیچە تەمەنی شەژمانگی قەترەی خۆراکی ئاهەن خۆراکی ئاسنی پێدەن بۆی مناڵەکە تووشی بەدخۆراکی و تووشی کەم خوێنی و تووشی لە دەستدانی ئارەزوی خواردن و گەشەی مێشک و دەمارەکانیشن باشە دکتۆر یەک کتێبینیترم کردووە لە ناو مناڵە ئێستا سێرەکرد لە منداڵێکی زۆر بچووکەوەڵە گۆش ناخۆم بەڵێ یعنی خۆ یەک لا کردوەوە بەڵێ ڕۆکی ناخۆم بەڵێ ئەمە ڕاستە نەخێر ئەمە بە هیچ شێوە ڕاستنی مناڵ یعنی وتراوە وەکو هەویرێک وایە چۆن بیشێلی ئاوا دەرەچێت چۆن حەزت لێ بێ ئەتوانی ئاوا ڕایبێنی و تۆ ئەبێ وای ڕابێنی گۆشت بۆ نمونە یعنی عنسورێکی زۆر ئەساسی خۆراکیە کە دەتوانین بڵێن هەموو جۆرە پرۆتینە ئەساسیەکانی تایە کە مناڵ پێویستێتی لەبەر ئەوە زۆر گرنگە مناڵ فێری خواردنی گۆشت بکرێ بەو شێوەیە کە حەزی لێتی مناڵەیە بە قیمەکراوی حەزی لێتی مناڵەیە بە برژاوی بۆ یوردود بکرێ هەیە بە شێوەی شەفتە ئەماوەیە کە ئاڵێن سەلیقی چۆن ئەیدۆزیت ئەبێ بە دوا بگەڕی بەڵێ بزانێ و مناڵە بە چ شێوەیەک حەزی لەو خۆراکەیە بە شێوەیەک تەقەبولیەکە بە چی شێوەیەک پێ مناڵێکی بۆ مناڵێکی تر جیاوازە یعنی ئێمە لێرە هەڵێکی زۆر گەورەکە نیە مولای ئێمە ئەڵێ باشە بۆ مناڵەکەی فڵان کەسم وەکو ئەو وایەوە هاوتەمەنی ئەوە مەسەڵەن کێشی ئەوە نەکیلۆیە یا هەموو شتێک گەقاوی من بۆ نایخوا مناڵش وەکو گەورە جیاوازە مناڵ جیهانی تایبەتی خۆی هەیە کەسێکێکی جیاوازە
ئەو حەزی لە جۆرە خۆراکی کە تۆ حەزی لە جوستە تۆ چیتە چێشتخانەیەک یەکێ شتێکە خواکێک شتێکی ترە خوا ئەویش وایە ئەوش ئارەزوویە بەڵام گرنگ ئەوەیە خواردنەکەی هاوسەنگ بێ یعنی تووشی بەدخۆراکی و کەم و کوڕی ڤیتامین و کانزاکان نەبێ ئەمە زۆر گرنگە بۆ لەبەروی مناڵ لە گەشەیە گەشەی بەردەوام بێ. یەک حاڵەتی تر هەیە ینی بینەرانی خۆشەویستی ئێمە تا ئێستا باسی ئەو خواردنانەمان کردووە کە لە ماڵەوە بە پاک و خاوێنی ئامادەکرێ و ئەکرێتە دەمی مناڵەکانەوە تا ئێستا باسی فاستفودمان نەکردووە باسی خواردنەوەکانی دەرەوەمان نەکردووە بەڵام ئەمە یەکێکە لە کێشەکانی دایک و باوکی ژەڵێ مناڵەکەم زۆرە خوا وەکو ئەشخوا فاستفود دەخوا خواردنی دەرەوەخوا خواردنی دەستی خۆم ناخوا ئەمان ناتوانێت بگەڕێنێتەوە زۆر خراپە بەڕاستی ینی فاست فود ناوەکی خۆی بخۆیەتی بۆ یەکێک کە زۆر پەلەی بێ تۆ مسافری یعنی بە سەفەر ڕۆیشتووی لە شوێنێکی ناتوانانی خواردنی خۆت ئامادەکەی دکتۆر وەڵا قسەکەشتە پێ بڕە ئەڵە خۆی لە ئەزەلە یعنی لە سەرەتایە نەک لە ئەزەل لە سەرەتاوە کە هاو ئەم وشەیە فات فود بوو فات فود یعنی خواردنی قەڵەو چاور باشە ئیتر ئێستێکیان بۆی زیا کردەوە بەڵام زۆر لەوانەیە وابێت من هەرچە نەمبیسە بەڵام حتا ئەگەر هەر ئەسڵەکە فاستیش بێ خواردنی خێرا خواردن بۆ خێرا بێ کاکە یعنی ئێمە زۆر جار ئەوروپیەکان ئەو ڕخنێمان لێگرن ئەڵێن کوردەکان خواردنەکە بە چەند سەعاتێک ئامادەیەکەن بەڵام بە 5 دقەی خۆن ئێمە پێچەوانەوە بە ماوەی کەم ئامادەیەکەین بەڵام بە ماوەیەکی دوور و درێژ و بە ئیسراحەتێک خۆی لەسەر خۆ فاست فود خواردنێکە کە بە خێرایی ئەخورێ بە پێوە ئەخورێ لەسەر دوکان لە بەردەمی دوکانێک بەڕاستی ئەم فاست فودانە نسبەتێکی زۆر لە چەوری و کالۆریان تایە کەواکە مناڵەکە تێر بە ئێتریی تر نەخوا و بەها خۆراکەکەیشی زۆر کەمە مناڵەکە پێی گەشە ناکە پێی مێشک و توانای ئاسی زیرەکی و هۆشیاری زیاد ناکە کەم دەبێتەوە و بێبەش ئەبێ لە ڤیتامینەکان لە کانزاکان بەو خواردنە فاستفودە دوایی ڕاژێت لەگەڵی ینی وەکو ئیدمان وایە وەکو مەسەلەن فێربوونێک وایە ئەسا مناڵی وایەڵێ ئەوە نەبێ نایخوا دکتۆر لانامای دروست کردووە دەستەکانی خۆش بێ ستێکی زۆر جوان دیارە ڕێگەکە جوان سەرنج ڕاکێشە سەرنجی مناڵ ڕاکێشێت دکتۆر خۆی ئەگەر سێوە سەوزە گەورەکان بۆیە تۆزێک جوانتر دەرەکە و منیستم دارخورمایەک بۆ منە جوانە مناڵەکە ئەگەر بێبیخوا زەمە شەرۆک و دیزاینێک دامناوتوانی لاشیبەی ئەم سێوەکان ئاوەکو گەڵای خورماکە دارخورماکە توانی بیبڕی بەڵام ئێمە سێوە بچووکەکانمانە بۆ ئەمەی تیا دەرەچوو ئەمەژۆ کوڕێکی دارەکە دەسوبلی خۆم تاقیێکەوە کوڕێکی دارەکە ئەتوانی بەکاری بێنی دکتۆر بەڕای تۆ بەم شێوازانە ئەگەر بۆ نمونە ئاوە بیڕازێنیتەوە بۆ زۆر ئەبێتەوە کارێک بۆ ئەوی هەر جار و اینجا بە شێوازێک بووی بڕازێت هەر ئەتوانی هەمان میوە بە شێوەیەکی واوای لێ بکەی کە مناڵەکە حەزی بچێتێ و دڵی ئیشتیهای بۆ بکرێتەوە و بیرخوا تەقەبولی بکە ئەتوانی هەر بە شێوەیەکی ناشیرینی وەکو گەورە مەسەن کە گوێنایەتە شکل و شێواز وەکو گەورە نییە یعنی کە سەیری کرد و سیرکردن زۆر گرنگە بۆ نمونەتەوە بەس سەیری لیمۆی ئەەکەی دەمت ئاوەکە ئەمە هەمووی ڕفلێکسە هەمووی کاردانەوەیە لەبەرەوە سیرکردن و شکلی جوانی میوە و خۆراک زۆر گرنگە لای مناڵ بۆ ئەوەی ئارەزوی خواردنی بکات باش اینجا دکتۆر زۆر کەسەیە ئەڵێ مناڵەکەم کە میوەی بۆ دانم نایخوا بۆیە ناچارم چەند جۆرێک لە میوە تێکەڵەکەم وەکو شەربەت بەکارهێنم بۆ مناڵەکە ئەم بە مناڵەکەی منەوە ئێزام ئەبێت بەڵام کامیان سوودی زیاترە بۆ نەمیوەکەوە بەڕی شاڵەکەەوە بخوای خود نەخێر بێگومان بەڕی شاڵەکەەوە زۆر گرنگترە لەبەر ئەوەی فایبەر ئەوەی کە پێڵێن فایبەر ڕیشاڵ زۆر عنسورێکی ئەساسی ئەبێ لە خۆراکە هەبێ یعنی عنسر ئەساسیەکان بریتێ لە کاربۆهیدرات چەوری پرۆتین ڤیتامینات کانزاکان ئاو و ڕیشاڵەکان ئەبێ ئەو حەوت بنچینە سەرەکیە لە خۆراکە هەبێ ڕۆژانە هەر کامێک لەوانە کەم بێت مناڵەکە تووشی ناهاوسەنگی ئەبێ تووشی بەدخۆراکیە بێ تووشی گیر و گرفتە بێ باشە دکتۆر دایک و باوک خۆی شتێک ناخوا ڕێگویستم ئەو پرسیارە خۆی شتێک نابێت مناڵەکە بێ بەشکالەوە خۆی حەزی لە ئەبێ لە بیرمان بێ ئێمە گەورە لەگەڵ مناڵ فەرقمان چییە جیاوازیمان چییە لە ڕووی خۆراکەوە ئێمە خۆراکمان بەس پێویستە بۆ چالاکیەکانی ڕۆژانەمان لەبەرەوەی گەشەمان تەواو بووە گەشەمان وەستاوە
بەڵام مناڵ پێویستی بە خۆراکە بۆ دوو مەبەست یەکەم بۆ گەشە دووەم بۆ چالاکیەکانی بۆ نمونە مناڵێک بەد خۆراک بێ مناڵێک بۆ نمونە کێشی زۆر کەم بێ لاواز بێ درەنگ پێ ئەگرێت ناتوانێت ڕابکات ئاستی زیرێکی نزمە هەموو شتێکی خراپە بەڵام گەورەیەک دەتوانێت بەنان و ئاوێک بتوانێت بژی ئیدارە بکات و کاروباری ڕۆژانەی خۆی جێبەجێ بکات لەبەر ئەوە زۆر جیاوازە ئێمە بێ جیاوازی بکەین لە بینی ڕۆڵی خۆراک بۆ مناڵ لەگەڵ ڕۆڵی خۆراک بۆ گەورە تو نابێ بە چاوی خۆت سەیرەوە مناڵ بکەی بڵێ وەڵا من چییە خۆمەی ژۆ بخوا من چی ناخۆمەوی ژنەی خوا ئەمە زۆر زۆر هەڵەیە بۆ چوونێکی هەڵەیە باشە دکتۆر لە چ تەمەنێکەوە ئەو خواردنەی کە بۆ گەورەکان ئامادەکرێت کە خۆمان لەسەر فرۆخوانەکان داێنین ئاسایی بێت لەو تەمەن و مناڵی شەما خواردنی بڵێ لێک ساڵی بەرەو سەر مناڵ کە یەک ساڵی تەواو کرد یعنی عید میلادی کات لەسەر خێر ئەبێ ئەم مناڵە لەگەڵ دایک و باوکەکە لەسەر سفرە لەسەر مێزدانی شێ خواردنی ئەوان بخوا بەڵام بە شێوازی خۆی بۆ نمونە مەسەلەن برنج و شلەیە بۆی تێکەڵ بکرێت لە قاپێکا و کەوچکی بدرێتێ مەسەلەن ماستە مەسەلەن شتی ترە ئەبێ ناتوانێت پارۆ بگرێ و وەکو گەورە بیخوا کەوچکێکی بۆ ئەخرێتە ناوێ بەدەم فێرەکرێت چۆن بەدەستی خۆی خواردنەکە بەرێ بۆ دەمی خۆی و خۆی فێرکە بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەوروپیەکان ئینگلیزیەکان زۆر تاکید لەسەر ترینینگەکەن ترینینگەن ڕاهێنان بۆ نمونە مەسەن فێرکردنی مناڵ بۆ کەوچک و پەرداخ فێرکردنی مناڵ هەتا بۆ چوونە سەر ئاو بۆ دەست شۆردن بۆ تەوالێت ئەگە مناڵ هەیە ئێستا من ئەبینم 4 ساڵە 5 ساڵە دابی پێ هەڵەگیرێ لەبەر فێر نەکراوە بخڕێتە سەر تەوالێت لە کاتی خۆیان هەمووی قسەکانتان بەردایم پێ بامشتون باشە فەرموو دەست و بلێکی خۆم تاقیکەمەوە دکتۆر اینجا ئەوە هەر ئاریشانە پرسیار لەسەر و بابەتەکە من زۆر کاتبینی و مەدایک بۆ نەخۆی حەزی لە جۆرێک لە خواردن نییە بۆ منە لە ماڵەکەی لی نانێ ئەڵە با مناڵەکەش فێر دەبێت بۆ منە کاتێ بۆ میوانێک بۆ شتێک مناڵەکەشی وا فێر کردوکە و نانە نەخوارد بەڵێ وڵاهی وەکو باسم کرد ئاماژم پێکرد خواردن بۆ مناڵ جیاوازە لە خواردنی گەورە و ژەمەکانیش یعنی مناڵ گەورە سێ ژەمنان ڕاستی چەندە گرنگە مناڵ خواردنی هەمە ڕەنگ خوارد بەڵێ ئەبێ خواردنەکەی هەمە چەشنە بێ هەمە ڕەنگ بێ بۆ لەبەر ئەوەی هەر جۆرێک سا ئەو میوانەی کە بەڕێز دادناوە لەسەر ئەم قاپە هەر جۆرێکیان ئەگە بێت و لە تاقیگەشتی کاری بۆ بکەی جۆرێک لە ڤیتامینات و کانزاکانی تیا هەموو جۆرەکانی تیان نییە بەڵام کاتێک کە تێکەڵیانەکەی یعنی لە هەر میوەیە قاژێکە خوا بەشێکی بچووگە خوا وەکو وایە هەموو ڤیتامین و کانزاکانی دەستکەوت بێ باشە دکتۆر چەندە گرنگە بۆ منە مناڵێک لە ڕێگای خواردنی زۆری میوەکانەوە ڤیتامین و کانزاکانی جستەی زۆر باشە و نۆرمەڵە بەڵام مناڵێک ڤیتامین و کانزای جستەی لە ڕێگای خواردنی حەپ و قەترە و ئەم بابەتانەوە چ جیاوازیەکانەیە جیاوازیەکە لێرە چییە جیاوازیەکە ئەوەیە خوای گەورە ڕیخۆڵەی مناڵی وا دروست کردووە گەورەی شوایە ئەو نسبەتە هەڵ ئەمژێ لەو مادەی کە پێویستەتی بۆ لەشی پێویستە زیادەکە فڕێ ئەداتە دەرەوە بەڵام تۆ کاتێک بە شێوەی دەرمان ئەو مادەیە ئەدەی بە مناڵەکە ئەوە زیاد لە پێویست هەڵەمژێ کاتێک کە زیاد لە پێویست بوو ئەوی زیانی خۆی هەیە سا بۆ نمونە هەندێک ڤیتامینات وەکو ڤیتامینی ئەی و دی و ئی ئەوانە کە کۆ بنەوە لە لەشا یعنی خەزن ئەکرێن لە لەشا ئەگە بێت و زیاد لە پێویست بن زیانیان هەیە یعنی نابێ ئێمە هەوڵ بدەین زیاد لە پێویست ئەو شتانە بدەین بە مناڵ ئەوە یەک دووەم هەموو خواردنێکی سروشتی و فرێش دەرکەوتووە زۆر لە زۆر لایەنەوە سوودی زیاترە لەوەی کە بە شێوەی مەوادی کیمیایی دەرمانی دروستکرابێ ئەوە خواردنێکی ناچڕەڵە تەبیعیە سروشتیە و هیچ مەوادێکی حافیزەی تێ نەکراوە بە هیچ قۆناغی تێ نەپەڕیوە ڕاستە و خۆ لە ژوەریە گرێ فەرقی زۆر زۆرە باشە دکتۆر چەندە گرنگە بەر لەوەی کە زۆر کات دایکان خۆیان بۆ ئەچن بۆ دەرمانخانەکان و داوای جۆرێک لە ڤیتامین و کانزاکانەکەن بۆی کە بێن بە مناڵەکانیان ئینتر سەری ڕەنگەڕووی مناڵەکەیە کاڵە بەخواستەکەم ئاسنی کەمە خوێنی کەمە ڤیتامین دی باش نییە خۆی ئەچێت بۆی وەرەگرێت جا پرسیارەکەی منەوەی چەندە گرنگە پێشوەختە پشکنینی تاوا بۆ مناڵەکەت بکەی اینجا بەپێی ئەو پشکنینانە لە ڕێگەی پزیشکێکی پسپۆڕی وەکو بەڕێستانەوە بۆ مامنووسێت و ئەو کاتە ئاسایی ببدێت بڵێ بگومان بە شێوەیەکی هەڕەمەکی یا عەشوائی پێدانی هەر دەرمانێ
هەر خۆراک حتا خۆراکیش یعنی ئەگەر بێت و زانیاریت لەسەری نەبێ ئەو خۆراکە سوودی چییە هەڵەیە بیدێ بە مناڵ وەکو گەورەی چکە مناڵ نازانێ ڕەفزی ناتوانێت ڕەفزی ئەو شتە بکاکەی دێتێ مناڵ نەوت دەخواتەوە نەوت کە چەند تامی ناخۆشە لەبەردەساوی ئەی خوا مەناعەتی نییە بەڵام گەورەوە ناکە بۆیە پێویستە لە خۆ دایک لە خۆیەوە یا باوک لە خۆی نەچێ ئێستا باوی ئەوەیە ئەچێت لە خۆیەوە مەڵتی ڤیتامینێکە کڕێەوەی دا بە مناڵ با میوەش نەخوا کێشێ وڵا میوە باش ناخواوێت لە ڕێگەی ڤیتامینەوە ئێمە ئەمانە هەڵەیە چکە چێ لە مناڵەکەی تۆ ئەم جۆرە ڤیتامینەی کەمە دوایی ئەم جۆرعەیە کە پێویستە بۆ مناڵە بۆ ماوەی چەند وچ کاتێک بیخوا سە بۆ نمونە هەندێک خواردن هەیە هەندێک ڤیتامینات هەیە کە نابێت ڕاستە خۆ دوای خواردن بخورێت هەندێک مەسەل خواردنی دەرمانی تر هەیە نابێ لەگەڵ چایە یا لەگەڵ بەعزێ خواردنی ترا بخورێ ئەبێ لەسەر مەعیدێ بەتاڵ بخورێ ئەمە هەموو ڕێنمایی پزیشکی پێویستە و ئێمە خۆشبەختانە ئێستا جگە لە پزیشکی گشتی مناڵان پسپۆڕی خۆراکمان هەیە لە هەموو شارەکان و لە ناو نەخۆشخانەکەیشمان ئێمە سنتەری گەشە و خۆراکمان هەیە یعنی دایکێک کە گیرروگرفتی خۆراکی مناڵی هەیە ئەتوانێت سەردانی ئەو سنتەرانە بکە پزیشکی پسپۆڕی وردی ئەو بوارەی لێیە کێشگرفتی مناڵەکەی بۆ ئەدۆزێتەوە و بۆی چارەسەرەکە و بڕشتی پێویستی بۆ نووسێکە فعلەن مناڵەکە پێویستێتی باشە دکتۆر اینجا بۆ چوونەکەیە لە لای ئێمەی دایکان بە تایبەتر حەزەکەین مناڵەکەمان خڕوخەپان بێ ئەڵێن مناڵی خڕوخەپان و قەڵە و جوانە بۆیە هەتا ئەتوانێت خواردنیان زۆرەینێ میوەکانیان زۆرەینێ ئەڵێن بەڵام ئەگەر چی خواردنیش باشە خوات و میوەش باشە خوا مشتەکانی من بەڵام هەستەکەم مناڵم هەر لاوازە قەڵە و نابێ اینجا ناڵم ئێمەی دایکان بە تایبەت حەزەکەین مناڵەکانمان قەڵە و بێ اینجا تۆکو پزیشکێک لەم بوارەیە قسەت چیە لەسەر ئەم بابەت وەڵاهی ئەمە بۆ چوونێکی زۆر هەڵەیە چونکە ئێمە شتێکمان هەیە لە مناڵە پێی ئەڵێن چارتی گەشە چارتی گەشە ئەوەی مناڵەکە بە گوێرەی تەمەنی ئەبێ کێشی چەند کیلۆ بێ ئەبێ باڵای چەند سانتیمەتر بێ ئەبێت چێوەی سەری چەند سانتیمەتر بێ ئەبێ ئەو شتانە ئەمە حساباتی خۆی تایە ئەم بەشەیش کە بەشی چاودێری مناڵ و چاودێری دایکایەتی لە زۆربەی مەڵبەندە تەندروستیەکان هەیە و بە خۆڕاییە کاتێک کە مناڵەکە ئەبەی بۆ سنتەرانە بۆ ئەو مەڵبەندانە چارتی هەیە سەیری چارتەکە یەکەن تەمەنی مناڵەکە بۆ کوڕجیایە بۆ کجیایە بزانن کێش و باڵای ئەکەوێتە کوێی چارتەکەەوە ئەگەر لە ڕێنجی لە بواری نۆرمەڵا بوو بردوماڵێ لە خەتە سەوزەکەیەوە پێڵەنی خەتە سەوزەکە یعنی ئەوەیە کە چۆن گڵۆپی سەوز کە داگیرسێ لە بۆ مرور ژانەیەوە کە سەلامەتە بڕۆ ئەوەش سەلامەتەوە ئەڕوا بەڵام کە لە خەتە زەردەکە بوو ئەمە گوماناویە ئەبێ وریابی داکە کە وریابێ هۆکارەکەی بدۆزێتەوە خواردنەکەی زیاد بکات جۆری کوالیتی خواردن ئێمە دوو جۆر شتی گرنگمانەی لە خواردنە کوانتیتی و کوالیتی یعنی هەندێک خواردنەیە تۆ حەز زۆر لێتی زۆری لێ خۆی بەڵام کوالیتەکەی زۆر نزمە هیچ بەهایەکی خۆراکی نییە خواردنی واشێ پێچەوانەوە سیرەکی زۆر کەمی لێ خۆی بەڵام سوودێکی زۆر پێگەین ئەمە کوالیتیە ئەبێ ئەو دایکە کاتێک کە مناڵەکەیەکەوێتە زۆنی زەردەوە ئەبێ چارەسەری ئەمە بکات بەڵام کاتێک کە چووە زۆنی سوورەوە ئەمە نیشانە مناڵەکە زبەت خۆراکە و پێویستی بە چارەسەرێکی بەهێسەیە بۆ ئەوەی ئەو خۆناغ تێپەڕێنی زۆر باشە ئاری بزین تۆ ئەمە وەرگرن وەرەگیرە ئاری یا بێمە پێشتر وەریگرتووە ئەمە دەمچاوێکە عادیلانە جانەوە یارمەتیم بە دەمچاوێکە ڕۆژم بۆ کردووە چاوێکیان ناتە خوارەوە چاوێکیان ناتە خوارەوە قەی ناکە بێنەمە کەشم بەرێ بێنەوەیان بەگرە ئەمەشان پەپولەیەک و کرمێکم دروست کردووە ئەوە کلکی ئەوەی تر دکتۆر تەواو لەم دووە ڕازانەوی میوە لە ماڵەوە عایدی ئاریە بۆ مناڵەکان وێنیان نەگرین دواتر لە سۆشیال میدیا دایانێنین باشە شتێکی جوانە بەڕاستی زۆر زۆر جوانە مناڵ سەرنجی مناڵ ڕاکێشێ ئەمە باشترە لەوەی کە تۆ مۆبایلێک دانێ بە دیاریەوە بڵێ سەی ئەمە بکە و ئەمە بخۆ خۆیان بەشداری پێ چێنە خۆیان بەشداری پێ چۆنی حەز لێ ئاوا دروستیکە بەڵێ لەگەڵ تا بێ کێشەی نییە ئەمە شێوازێکی زۆر جوانە و هەموو خواردنێکیش ئەگەر شێوەکەی جوان بێ ئەگەر شکڵی جوان بێ ڕازانەوەیە بێ بۆ ڕووی سەرمێزی هەبێ بەڕاستی ئارەزووی خواردن زیاد دەکات بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ناڕێک و پێک بێ ئەگەر پاک و خاوێن نەبێ
ئەمە ئارەزوی خواردنی مناڵ زیاد ناکە و کەمیەکاتەوە. ئاشەمە دکتۆر وێنیان نەگرین دوجار لە پەیجەکە دایانین باشە زۆر باش بابزان کێش ئەوانەی کە خۆشویستان لەمان بینن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە تۆی دایک و باوکیش قاپێک بڕازێنەوە وێنەی بگرە و لە کۆمنت بۆمان دابنێ سوودی لێ بینەوەترین شێوە چاڵنجێکە خەیچێکە لە سوۆشال میدیا ئێوەش ئەوە لانەدار خورمایەکی دروست کردووە من پەپولەیەک و کرمێک و دەمچایەکم دروست کردووە تۆی دایک و باوکیش بۆ منداڵەکەت قاپێک بڕازێنەرەوە وێنەیەکی بگرە و لە کۆمنت بۆمان دابنێ بزانام هیچی واشی تێ ناچێ ئەمە زۆر زۆر کات لە بەحسابی خۆمان بە دڵسۆزیمانە مناڵەکەمان حەزی لە چی بە بۆ یەکڕێن ئەبینە مارکێتێکەوەی جبس و پسکیت و دنیای شیرینی و ئەم شەربەتە دەستکردانی زۆر خراپە ئەمانە یعنی من یەکشتان بۆ بینەرانی بەڕێز باسەکەمەوە گەرمەوە کە زۆر سەرنجڕاکێشە هەر ئەو زمانە بوو کە بەدخۆراکی زۆر بوو پسپۆڕێکی زۆر باڵای فەڕەنسی هەتا ئەم وڵاتەوە ماوەیەک لێرەمان ئەم شارەوە من لەگەڵی باڵێ هاوکاری بووم کە مناڵە بەدخۆراکەکانم بۆ هێنا و ئەوا توێژینەوەیەک لە سەریان وتی من سرم سوورماوە لە دایک و باوکی کورد کە وتم بۆ خواردنی بە سوود نادەن بە مناڵ آخر گرانە و خواردن نییە و پارەمان کەمە و مەسەر موچە خۆرێک موچەکە نییە کردە فەردە ئاردێک یا تەنەکە ڕۆنێک وتی نەوە نییە کێشا و پتی سەیرەکەی دایک و باوک پسکیتێک بۆ مناڵەکانە کە ڕۆکاتە جە سوشتیش کەم بوو پسکیتێکە کڕن بە 1 دینار 1 دیناری سویسری ئەو کاتە لە هەمان کاتە هێلکەیەکیش بە 1 دینارە ناچێ هێلکەکەی بۆ بکڕێت کە هەموو سەرچاوە خۆراکیەکانی تایە و بە حیاتی مناڵەکە تووشی بەدخۆراکی نابێ ئەچێ پسکیتەکەی بۆ کڕێ کە لەبەر هەتا و سوتاوە هیچی تیانە ئەیا تێوە چێ مناڵەکە حەزی لەوەیە حەزی لەوە نییە ئەمە ئەیود ئاسی ڕۆشنبیری خەڵکەکە نزمە ئەگیناوان نابێت بۆ شێوە کارەسات ڕوونایە هەتا هێلکەوە ستابێ لەگەڵ ئەبچی ئەمە ئێستا ئەو جبس و ئەندۆمی و نازانم چیت بەداخەوە ینی ئەو شتانە کە ئەڕژێن ئەو بازاڕانە بەبێت چاودێری وردی بازرگانی بەبێ هەڵسەنگاندنی تەندروستی بەڕاستی زیانی بۆ منداڵان دکتۆر مناڵ خۆی سەرپەشک بکرێت لە هەڵبژاردننی خواردنە یان نەخێر ڕێ لێ بگریت بزانین نابێت و هەموو شتێکی بوو کو باسم کرد مناڵمیشە بڵێ من برنجە خۆم ئەمن ڕێ بڵێ قەیناکە با برنج بخوا بەڵام شتی تریش لەگەڵیا بخوا بۆی خواردنەکەی تەواوکەر بێ ئێمەڵین خواردنی تەواوکەر خواردنی هاوسەنگ متەوازن یعنی هەموو شتەکانی تیابێ ژەمێک میوە بێت چییە دکتۆر میوە ژەمی سەرەکی نییە میوە لە بینی ژەمەکانایە ژەمە سەرەکیەکان بریتێن لە خواردنە کاربۆهیدراتی و پرۆتینی و چەوریەکان ئەبێ ئەوانەی هەبێ مناڵ وەکو برنج و شلەیە گۆشتە پەتاتەیە مەسەن هەرچیەیە لە بینیشیان ئەبێ میوەکان و سەوزەکانی هەبێت زۆر باشە دەست خۆش بە دکتۆرکیان سپاس بۆ ئامادەبوونێت ئینشەڵڵا دایکان و باوکانیشی تر ئەوەنەی گرنگی بە سەوزە و میوەکان و خواردن بە سوودانە بن دوورکەوینەوە لە خواردنانی کە مادی پارێزرا و زیانی هەیە بۆ تەندروستی مناڵەکانمان دووبارە دەست خۆش ئێوەش چاوەڕێتانین هیوادارین لە کۆمنت ئەو میوانی کای ڕازێنەوە بۆمان دابنێن ڕاستە هیوادارین